لە یاریەکانی گەڕی 12 خولی نایابی کوردستان لەسەر یاریگای دووەمی فەڕەنسۆهێری یانەی برایەتی میوانداری ئاڕاتی کرد. ساسان عومەر فیکەی دەستپێکی یاریەکەی لێدا و بارانێکی بەلێزمەش دەستی پێکرد، بەڵام یاریەکە خێرایەکی زۆری بەخۆیەوە بینی. دوای تێپەڕبوونی تەنها 4 خولێک حەمید ئیسماعیل تۆپێکی جوانی بۆ عومەر بیبۆی هاوڕێی بەرز کردەوە، ئەویش دوای ئەوەی بە سینگ تۆپەکەی هێنایە خوارەوە بە قاچی چەپ خستیە گۆڵی ئارەڕاد. وەڵامی ئارەڕاد خێرا بوو، لە ماوەی 3 خولێک بە 2 گۆڵ خەندەی سەرلێوی هاندەرانی برایەتیان نەهێشت. لە خولەکیدا ئیمانوێل ئیفوا گۆڵی یەکسانی تۆمار کردەوە و لە خولەکی 13ش عەلی عەزیز گۆڵی دووەمی تۆمار کرد. لە نیوەی دووەمی یاریەکە ڕاهێنەری برایەتی بەهێنانە ناوەوەی هەڵگورد مەلا محەممەد ویستی یاریەکە لە بەرژۆندی خۆی بێت، بەڵام لە خولەکی 63 عەلی عەزیز گۆڵی سێمیشی بۆ ئەڕاد تۆمار کرد. دواتر بارانبارینی بەلێزمە دەستی پێکرد، بۆیە ئاستی ڕاستەقینە یارزانانی هەردوویانە ون بوو. لە خولەکی 75 ئیمانوێل ئیفوای خاوەنی تاکە گۆڵێکی ئەڕەڕات لە یاریەکە سێم گۆڵی بۆ هاوڕێکەشی عەلی عەزیز دروست کردو. عەلی عەزیز بە یەکەم هاتریک گەیشت لەم وەرزەی خولی نایابی کوردستان و بە گۆڵی 4ەمی ئەڕەڕات ئەنجامەکەی بۆ خۆی یەکلا کردەوە. بەم شێوەیە ئارەڕاد پێشەنجی لە برایەتی سەند، هەرچەندە نەیتوانی بەخۆی ئەم پلەیە وەرگرێت بەهۆی سەرکەوتنی هەندرێن، بەڵام بە 19 خاڵ هاتە پلەی دۆم و برایەتیش بە 18 خاڵ دابەزی بۆ پلەی سێیەم. حوسێن محەممەد کەناڵی پێام هەولێر.